جگە لەوەی کە ئەم جۆرە پرۆژانە دەتوانن پێداویستیەکانی خەڵکی کوردستان لێرەدا بیمکەن ئێمە ئاوەتەخوازین کە بتوانین بەروبووم و بەرهەمەکانی ناوخۆی کوردستان هەناردەی دەرەوەش بکەین. لەسەر ئەوەش لەگەڵ چەندین وڵات لە گفتوگۆ داین بۆ ئەوەی بازاری دەرەوە بەڕووی بەروبوومی ناوخۆی کوردستان و بەرهەمە ناوخۆیەکانی کوردستاندا بکرێنەوە. ئامانجی ئێمە تەنیا ئەوە نەبووە کەرتێک یان لایەنێک یان چینێک یان توێژێک سوودمەند بێت لە ئابووری کوردستان. ئێمە ویستومانە ژێرخانێکی بەهێزی ئابووری لە کوردستان دروست بکەین بۆ ئەوەی نەوەی داهاتوو بتوانێت لە سەرپێی خۆی بوەستێت و ئێمە بتوانین بە دروستکردنی ئەم ژێرخانە ئابووریە بژێوی ژیانی خەڵکو و ستانداردی ژیان لە خەڵکی کوردستان بەرەو ئاستێکی بەرزتر ببینەوە. کەرتی تایبەت ببێتە بەشێک لە ئەو کارانەی کە کەرتی گشتی ئەنجامی دەدا. هەیکەلیەتی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە تەواوی ڕێکخراوەتەوە ئەم وەزارەتە چۆتە سەرسکەی خۆی. دەستمان بە هەنگاوێک کردووە کە من ئومێد دەکەم لە کابینەکانی داهاتوو بتوانن پەرەی پێ بدەن و لەسەری بڕۆن. کاتێک کە بەرهەمێک دەرێنێتە دەرەوە ئەمە تەنها شتێکی ڕەمزیە یا ئێوەتانەوێت هەم بەرهەمەکە زیادکەن هەم بەردەوام بن بۆم بابەتە. هەنگاوەکانمان دروستکردنی بنەمایەکی استراتیژیە بۆ ئەوەی کە بتوانین هەنگاوی زیاتری لەسەر بنین بۆ ئایندا. تا چەند ناتوانی و تانە هەلی کار بڕەخسێن. هەر پرۆژەیەکی کشت و کاڵی دەیان و سەدان دەرفەتی کار دەڕەخسێنێ بۆ خاتونەکان و بۆ کوڕانی گەنجی خۆمان بۆ ئەوەی کە کار بکەن. لە نێوان جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ ساڵانی داهاتوو کامیانە ڕەبژێت. دەستپێکی ئەم بەرنمەیە بەبیرتان دێنمەوە یەکەمین پرۆژە و دانانی بەردی بناغەکەی لە تەمەنی کابینەی نوێمدا پرۆژەیەک بوو تایبەت بە بازاڕکردنی بەرهەمی گەنمی جوتیاران بوو لە هەرێمی کوردستاندا. ئەمەش وەکو هەنگاوێک و کارنامەی کابینەی نوێم کە بەڵێنی دابوو گرنگی تەواو بە سێکتەری کشتتوکاڵی بدا. جگەلەوە ئەو بەرهەمە ناوخۆیانەی کە بەرهەم هاتوون پێداویستی ناوخۆ پڕ دەکەنەوە هەناردەی دەرەوە کراوە. سامانی ئاژەڵ دامەزراندنی کارگە و بەرهەمە کشتتوکاڵیەکان لە هەرێمی کوردستاندا هەنگاوی گەورەنراوە. چارەسەرکردنی کێشەی جوتیاران من دەمەوێت بەداتا بە ئامار پێتان بڵێم لە تەمەنی کابینەی نوێمدا چی کراوە؟ ئایا شۆڕشێکی کشتتوکاڵی لەم کابینێدا بەرپاکراوە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنمەیەدا لەگەڵ کەسی یەکەمی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. لە کارنامەی کابینەی نوێمدا ئاماژەی جددی بۆ بەرەو پێشچوونی سێکتەری کشتتوکاڵی دراوە. بەو هۆیشەوە یەکێک لە پرۆژە سەرەتایەکانی کابینەی نوێم کە بەردی بناغەی دانراوە لە ماوەی کەمتر لە ساڵێکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران بوو. جگە لەمەش سێکتەری کشتتوکاڵ لەم کابینەیەدا زۆرترین بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە لە بوارەکانی بەرهەمێنانی ناوخۆیی و بە پیشەسازیکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان. ڕووبەری داچێنراوی گەنم لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2023 پارێزگای هەولێر 666,057 زەوی، پارێزگای دوهۆک 773,057 زەوی، لە سنووری پارێزگای سلەیمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان 1,290,480 زەوی، کۆی گشتی 2,730,777. جەنابی وەزیر دەستپێکی ئەم بەرنامەیە دەمەوێت باسی کار و چالاکیەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بکەین. ڕەنگە نەتوانین بە بەرنمەیەک حەقی هەموو ئەو پرۆژانە بدەین، بەڵام من دەمەوێت لەوە دەست پێ بکەم یەکەمین پرۆژەی کابینەی نوێیە لەم کابینێ لە تەواوی سێکتەرەکانە پرۆژەی بە بازاڕکردنی گەنم بوو. ئەمە چی پەیامێکی گەیان بۆ کەرتی کشتتوکاڵی؟ زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە. طبعاً پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران من پێم وایە گەورەترین پەیامی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەم بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ خەڵکیش و پاڵپشتی حکوومەتیش لە پەسەندکردنی پرۆژەکەمان بۆ ئەو بوو کە ئێمە بڵێن ئیتر دەبێت هەرێمی کوردستان ببێتە خاوەنی بوونی تەحتی خۆی لە بواری فرەچەشنکردنی داهات و لە هەمان کاتیشدا لە ڕێگەگرتن لە ڕۆیشتنی ئەو پارەی کە لە ڕێگەی هاوردەکردنی ئەو بەروبوومانەی کە لە پیشەسازی گەنمەوە دەست دەکەوتن بۆ بازاڕەکانی دەرەوە. هێشتا من پێم وایە جوتیارانی ئێمە پێویستیان بەوەیە کە لە ناوەڕۆکی پرۆژەکە و گەورەی پرۆژەکە تێبگەن، بەڵام ئەم پرۆژانە پرۆژەی گەورە و استراتیجین کە وەکووتم لە ئێستادا
بەشێک لە وڵاتانەی کە هەناردەکاری ئەو بەروبوومانن بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان پێی نیگەرانن چونکە ئێستا ئێمە لەسەر هاوردەکردنی بەشێکی زۆری بەرهەمەکان جەنابی سەرۆکوەزیران باجی داناوە بڕیاری داوە کە باجی لەسەردا بنرێ ئەم باجوای کردو نیگەرانیەکی دروست کردەوە کوتم بۆ وڵاتانەی کە هەناردەکارن بۆ بازاڕەکانی ئێمە بەڵام سوپاس بخوای گەورە بەرهەمی ئەو پرۆژە گەورانە کە هێشتا ماوە بێتە تەواو متەکامل ئێمە لە ئارد تەسەور دەکەم تەواو گەیشتونێتە ئاستی ئەوەی کە بازاڕی خۆمان بە تەواوەتی تەختێ بکەین لە ساوار لە بڕوێش لە گەنمە کوتاو لە پێداویستەکانی کە لە گەنم بەرهەم دەهێنرێن ئێمە طبعاً ئەمانە سیانزە کارگەی جۆرا و جۆرە بەشێکی زۆری کارگەکانی تەواو بووە بەشێکی ماوە لە پاستە و ماکەڕۆنی ئەوانە بۆی کە ئەمانەش لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بێنرێ ئێمە پەیامێکماندا کە هەم بوونیەکی تەحتی ئابوووریەکی بەهێز لە هەرێمی کوردستاندا بنین و هەمیش ئاسایشی خۆراکی خۆمان بپارێزین کە ئەمە بۆ ئێمە هەنگاوێکی سەرەکی گرنگ بوو کوالیتی ئەو خواردنی کە لە ناو خۆی خۆماندا بەرهەم دێ لە ژێر چاودێری خۆماندا بێت و هیچ جۆرە نیشانەیەکی پرسیاری لەسەر نەبێ باشە ئەگەر سەیری راپۆرت و کار و چالاکیەکانی وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوکەین لە تەمەنی کابینەی نوێمە دەبینی ژمارەیەکی یەکجار زۆری تێدایە ئەمانە تەنها ژماران من دەمەوێت لە کەسی یەکەمی وەزارەتەکە بپرسم پرۆژە گرنگەکانتان کامەیە سا پرۆژێکی لەم شێوەیە ئێمە تێدا دانیشتون کامانان دەستکەوتن بەردی بناغی دانراوە و تەواو بوون ئێستا لە بواری جێبەجێکردنە لە گشت سێکتەرەکانە کە بۆ وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە یەکەم هەنگاوی ئێمە لە وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەڕاستی من بۆ خۆم بە قەناعەتی خۆم پێم وابوو دەبێت کەرتی تایبەت ببێتە بەشێک لە ینی ئەو کارانەی کە کەرتی گشتی ئەنجامی دەدا ئەمە وای کرد ئێمە دەرگایەکی زیاترمان واڵا کرد بۆ ئەوەی کە سەرمایهداری ناوخۆی و سەرمایهداری بیانیش بێتە ناو پرۆسەی کارکردن و بەرهێنانی کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا لە کۆمەڵێک بواردا ئێمە هەنگاوی زۆر مەزنمان ناسوپاس بخوای گەورە ینی چاودێری بەردەوامی وەزارەتمان و بەردەوامی خۆمک وەزیر کە متابعی پرۆژەکان دەکەم و ڕۆژانە ئەپدەیتی ئیشەکان دەکەمەوە دەبینم کە هەنگاوەکان گرنگن بەتەنها ئەم چاودێریکردنە لە ناو خودی وەزارەت نییە بەڵکو من بۆ خۆم لەگەڵ خاوەنی پرۆژەکان قسە دەکەم زۆر جار پەیوەندیان پێوە دەکەم گەیشتە کوێ مامەڵەکانت بۆ چۆڕی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا حەوت کارگەی یعنی جبسی پەتاتەمان هەیە کە زۆر گەورن لەم کابینەیەدا 5 کارگەی لەم کابینەیەدا دروست کراوە لە بواری زەیتوندا ئێمە هەم جوتیارەکانی ئێمە ئاشنابوون بە پەروەردەکردنی زەیتون و کارگەکانی زەیتون ئێمە ئێستا حەوت کارگەی گەورەی زەیتونمان هەیە کە ئینتاجی ڕۆنی زەیتی زەیتون دەکات 6یان لەم کابینەیەدا دامەزراوە کە ئەمە بۆ ئێمە ئینجازێکی زۆر گەورەیە بەڕاستی و لە بواری قارچک ئێستا ئەو پرۆژانەی کە ئینتاجی قارچک دەکەن 11 پرۆژەی گەورەیە 8یان لەم کابینەیەدا دامەزراون و ئینتاجی قارچک دەکەن کە نەک تەختی بازاڕەکانی خۆمان بەڵکو ناوڕاست و خواروی عێراقیش دەکەین لە بواری قارچک لە بواری کارگەکانی بەروبوومی شیرەمەنی خۆتان دەزانن لە ڕابردوودا ئێمە بەشێکی زۆری کارگەکانمان پشتیان دەبەست بە شیری وشک ئێستا 11 کارگەی زۆر گەورە لە هەرێمی کوردستان لە بەروبوومی خۆماڵی خۆمان ینی لە هەیە شیری جوتیارەکان وەردەگرێتەوە و بەشێکی زۆریشیان پرۆژەی گاوداری خۆیانیان هەیە کە مانگای شیردەریان هێناوە یاخود بزنی سانین لە هەڵەبجە کە یەکەکە لە پرۆژە هەرە نمونەیەکان لە چۆنیەتی بەخێوکردنی چکە خۆتان دەزانن کەش و هەوایەکی تایبەتمەندی پێویستە کە ئەوەی کە بۆ من مای خۆشحاڵیە ئەو پرۆژانە هەمووی لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ئەوە نییە لە ناوچەیەک بڵین لە هەولێریان لە دوهۆکە لە خانەقی لە گەرمیانەوە تاوکو دەگاتە دوهۆک ئەم پرۆژانە دابەش بوونە لە داهێنانی سیستمی هایدرۆپۆنیک کە من سوپاستان دەکەم ئەزیەتان کێشاوە هاتوونەتە ئێرە ئەوە بەرهەمەکە لە پشتمانەوە خۆتان دەیبینن یعنی ئێستا جوتیاری ئێمە ئێستا لە ئالوی هاوچەرخی هەولێر لەسەر ڕوبەری 300 دۆنم ئێمە دەمانەوێ ئینتاجی هەموو بەروبوومەکان بکەین هەدەفی ئێمە بۆچی ینی ویستمان ئەم سیستەمە بێنین چونکە بەشێک لە بەرهەمەکانمان لە وەرزی سارد لە وەرزە ساردەکاندا بە تایبەتی پاییز و زستان نەدەما ئێمە ناچار بووین لە دەرەوە هاوردە بکەین ئێستا ئەو سیستمانە و ئەو پرۆژە وا دەکات کە ئێمە پێویستمان بە بەرهەمی هاوردە نەبێ ئینشاءالله لە چەند ساڵی ئایندە بەرهەمەکانمان لە ناوخۆی خۆمان بە سیستمی زۆر پێشکەوتو دێنینە ناو بازاڕەکانەوە لە بواری پەلەوەری یعنی گەورەترین گەشەمان کردووە لە بواری پرۆژەکانی پەلەوەریدا
طبعا ڕێژەیەکی زۆر پرۆژەمان هەیە من کە دەستم بەکار کرد بە تایبەتی لە ئینتاجی هێلکە یەک یان دوو پرۆژەمان هەبوو کە نەک تەختەی بازاڕی نەدەکرد بەڵکو بە ڕێژەیەکی زۆر کەم بوو بەڕاستی بەڵام ئێستا ئێمە لە سەروی 41 پرۆژەمان هەیە لەم کابینێدا 41 پرۆژەی گەورە بۆ ئینتاجی هێلکە دامەزراوە کە نزیکەی 3 ملیار و 500 هزار هێلکە ئێمە ئینتاز دەکەین. تەنابیۆزیەوەی کە بەڕێسان باست کرد ئەم پرۆژانە لەم ماوە کەمەیە کەواتە ئێستا تۆین بڵێ هەیکەلیەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە تەواتی ڕێکخراوەتەوە ئەم وەزارەتە چۆتە سەرسکەی خۆی. من ناڵێم ئەوەی کە ئێمە خواستمان بووە یاخود ئەوەی کە پلانمان بۆ داناوە 100% پێکاومانە چونکە ینی هیچ شتێک متەکامل نییە وەکو خۆی بەڵام دەکرێت بڵم هەنگاوی زۆر گەورەمان ناوە ئێمە دەستمان بە هەنگاوێک کردووە کە من ئومێد دەکەم لە کابینەکانی داهاتوو بتوانن پەرەی پێ بدەن و لەسەری بڕۆن لە بواری هەناردەکردندا بە دڵنیاییەوە ئێمە ئینجازی گەورەمان هەبوو لەم کابینێدا بۆ یەکەم جارە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان دەچێتە بازاڕەکانی دەرەوە ڕاستە ئەو هەنگاوانە لەوانەیە هێشتا لە ئاستی تموحی ئێمە نەبێ لە ڕێژەی هەناردەکردنی بەرهەمەکان بەڵام ئێمە هەنگاوێکمان دەست پێ کرد متمانەیەکمان بۆ بەرهەمی ناوخۆی دروست کردووە کە ئێستا لە بازاڕەکانی دەرەوە نوێنەرایەتی هەر وڵاتێک کە دێتە لای من دەڵێ حەزم لە هەناری بڵێن کوردستانە و بۆ نمونە هەنجوینی کوردستان زۆر باسی لێوە دەکرێت پەتاتە یەکەم جارە ئێمە دەتوانین لەگەڵ دوو گەورە کۆمپانیای دنیا کە ماکدۆناڵدس و KFC عقدیان لەگەڵ بکەین بۆ ئەوەی کە پەتاتەی ناوخۆی هەرێمی کوردستانیان پێ بفرۆشین دوێنێ سێوی بەرواریمان هەنار دەکرد کە ئەمە بۆ ئێمە ئینجازن و من شانازی پێوە دەکەم و سپاسگوزاری هەموو ئەو کەسانم کە لە دەعمی وەزارەتی کشتتوکاڵدا چ جەنابی سەرۆک وەزیران چ جێگری سەرۆک وەزیران و تیمەکانیان و چه ئەو وەزارەتە پەیوەندیدارانەی کە کار ئاسانیمان بۆ دەکەن. یەکێکی دیکە لە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری کشتتوکاڵیدا بەرەپێدان بوو بە بەهێزکردنی سەرچاوەکانی ئاو دروستکردنی بەندا و پۆندە کشتتوکاڵیەکان کە لەم کابینێدا بەشێک لە پرۆژەکان دەستیان پێکرد و بەشێکیشیان لە قۆناغی کۆتاییدان ژمارەی بەنداوە جێبەجێکراوەکان بەنداوی چەمەرگا لە پارێزگای هەولێر بەنداوی دێوانە لە پارێزگای سلەیمانی بەنداوی خەنەست لە پارێزگای دهۆک بەنداوی توورەجار لە سنووری ئیدارەی گەرمیان ژمارەی ئەو بەنداوانەی کە لە ژێر جێبەجێکردندان بەنداوی گۆمەسپان بەنداوی باوەنور بەنداوی باسەڕا بەنداوی ئاقوبان بەنداوی شەوگێر بەنداوی بانووی بەنداوی نازەنین بەنداوی سوورە قاوشان بەنداوی زەلان بەنداوی چەقچەق بەنداوی سینەدوو بەنداوی گەلی بەنداوە بەنداوی خۆرنەوەزان باسی وشکە ساڵی پلانەکان دروستکردنی پەندا و پۆنت لەم کابینەیە هاتە ئاراوە ئەمە چۆن کاری لەسەراکراوە ئێمە بەشێکین لە عێراق تووشی وشکە ساڵێکی زۆر بووە گرتنەوەی بەنداوەکان لەلایەن وڵاتانی دراوسێ و ناوچەکە بۆ ئێمە پلانی ئێوە چیەوە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیەوە ئێمە لەم کابینێدا لە پاڵ بەشە کشتتوکاڵیەکەی تەرکیزی زۆر گەورەمان لەسەر ئاو بوو چکە بەڕاستی ئێمە هەست بە مەترسیەکانی چەند ساڵی ئایندە دەکەین نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بۆ خۆمان بەڵکو بۆ ینی ئەو مەترسیانەی کە لەسەر ناوەڕاست و خواروی عێراقی شەیە کە ترسی ئەومان هەیە کۆچی بەلێشا و بێنێتە هەرێمی کوردستانەوە کە بارێکی قورس دەخاتە سەرشانمان بۆ مەبەستە ئێمە بەڕاستی ژمارەی ئەو بەنداوانەی کە لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا نسبەیە کاریان لەسەر کرابوو بەڵام هیچی تەواو نەکرابوو دەستمان کرد بە ینی بڵێن تەسفیەکردنیان بۆ ئەوی بتوانین ینی کۆمەڵێک بەندا لە کۆمەڵێک ناوچەی جیاواز هەڵبژێرین قۆناغ بە قۆناغ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کاری لەسەر بکە هەدەفی حکوومەتی هەرێمی کوردستان لە دروستکردنی ئەمانە بۆ ئەوەیە کە ئێمە هەم بتوانین ئاو گل بدەینەوە سوود لە سەرچاو ئاویەکانی ناو خۆمان وەربگرین و هەمیش بەڕاستی بتوانین پەرە بە کەرتی کشتتوکاڵ و بە کەرتی گەشتیاری بدەین ئەنجا ئێمە تعلیماتێکی تازەمان هەیە بۆ گونشینەکان کە ئەویش دروستکردنی پۆندی هەرەوەزیە کە بۆ یەکەم جارە دەرفەت دەدەین گونشینەکان لە بینی خۆیاندا تەنسیق بکەن حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بێ و دەعمی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیان بۆ وەربگرین و بەشێک لە پۆندەکە ینی بڵێن کولفەی پۆندەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەعمیان بکە و گونشینەکانیش بۆ خۆیان بەیەکەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری بکەن کرانەوە بەڕووی دنیای دەرەوە لە تەواوی سێکتەرەکان یەکێکی دیکە و ئامانجەکانی حکوومەتە
بە مەبەستی دروستکردنی ئابوووریەکی بەهێز و گرنگترینیشان هەناردەکردنی بەرهەمە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ وەزیری کشتتوکاڵ لەبارەی پلانەکانی حکومەت بۆ فراوانکردنی هەناردەی بەرهەمە ناوخۆیەکان قسە دەکەین. وەزارەتی کشتتوکاڵ کار و چالاکی زۆر هەبوو لە تەمەنی کابینەی نوێمە، بەڵام کۆمەڵەشە زۆر بارز بوو بابەتی پاکێجین هەناردەکردن. بەڕێستان لە پێشووترا بۆ ئێمەت باس کرد کە چیتان کردووە، چۆن لێرەوە دەستان پێ کردووە. کاتێک کە بەرهەمێک دەرێنێتە دەرەوە ئەمە تەنها شتێکی ڕەمزیە یا ئێوەتانەوێت هەم بەرهەمەکە زیادکەن هەم بەردەوام بن بۆم بابەتە. طبعا وەزارەتی کشتتوکاڵ هەنگاوێک کە بیری لێ دەکاتەوە یا پلانی بۆ دادەنێ لە ڕاستیدا بۆ شتێکی سمبولی یاخود بۆ شتێکی ڕەمزی هەنگاوەکە نانێ. ئێمە هەنگاوەکانمان دروستکردنی بنەمایەکی استراتیژیە بۆ ئەوەی کە بتوانین هەنگاوی زیاتری لەسەر بنین بۆ ئایندە و بۆ ئەوەی کە ئەمە دەستپێکێک بێ بۆ کردنەوەی دەرگا بەڕووی جوتیارەکانی ئێمە نەک لە بازاڕی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە دەرەوە و ئەمە دەبێتە تەشجیعێکی گەورەش بۆ جوتیاری ئێمە بۆ ئەوەی کە هەم بەرهەمەکەی زیادکە هەم کوالیتی بەرهەمەکە برسکاتەوە بۆ ئەوی بتوانێ منافەسەی کوالیتی ئەو بەرهەمانە بکە کە لە ئاستی بازاڕەکانی دنیا هەنە چکە هەنگاوەکانی ئێمە هەنگاوی استراتیژین بە ئاراستەی دروستکردنی ژێرخانێکی ئابووری پتە و بۆ ئایندەی کشتتوکاڵی هەرێمی کوردستان. ئێستا لەگەڵ بەڕێستانە لە وڵاتێکی وەکو ئیماراتی بەڕێستان بۆ بابەتە کشتتوکاڵیەکان بۆ هەندێک وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵیە یاوەری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دەکەن. پەیامی ئێوە حکومەتی هەرێمی کوردستان چییە بە وڵاتان؟ یعنی ئەمە گرنگیتان ئەولیاتان داوە بە کەرتی کشتتوکاڵی ئێمان بەرهەمە ئەم نمونانە چۆن باستان دەکەزار کردووە کابینەی نوێم چۆن کاری لەسەر بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان کردووە؟ ئەگەر شایدی بدرێ ینی بە درێژایی کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە زۆرترین گرنگی داوە بە کەرتی کشتتوکاڵ و دەکرێت بڵێم لە زۆر بەرهەمی ناوخۆی خۆمان گەیشتوینەتە ئیکتیفای بازار زیاد لە پێویستی خۆمانمان هەیە. بەشێک لەو بەرهەمانەوەکو ئاماژەم پێدا بە دراسەکردن ئێمە گەیشتوینەتە ئەوەی کە قەرار بدەین لەسەرەوەی کە بازاڕی تر بدۆزینەوە لە دەرەوە کە خواستی لەسەر بێ. بۆیە ئێمە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ بە دڵنیاییەوە تەرویجمان بۆ بەرهەمەکانی خۆمان کردووە. ئەو بەرهەمانەی کە وکوتم لە پێداویستی بازاڕی خۆمان زیادە و بۆ ئەو وڵاتانش کە پێداویستیەکانیان لە دەرەوەی وڵاتی خۆیان هاوردە دەکەن چونکە ئەمان لێرە بازاڕی ساغبوونەوەی بەرهەمی هاوردن بۆ نمونە وڵاتێکی وەکو ئیمارات وڵاتانی کەندا و بەگشتی پێداویستیەکانیان بۆ بەروبوومە کشتتوکاڵیەکان بە حکمی کەش و هەواکەی خۆیان و بە حکمی ئینتاجی بەروبووم لەم ناوچانەدا لەوانێت جیاوازتر بێ بە بەراورد لەگەڵ کوالیتی ئەو بەرهەمانەی کە لە وڵاتێکی مثلەن لە هەرێمی کوردستاندا ئینتاج دەکرێت. لەبەرەوە ئێمە لە چوارچێوەی عیلاقاتی خۆمان لەگەڵ نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان و بە دڵنیاییەوە پاڵپشتیکردنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتمان توانیمان یعنی دەرگایەک بکەینەوە هەم بۆ بانگەشەکردن بۆ جۆری و کوالیتی بەرهەمەکانمان و هەم بۆ هەناردەکردنی ئەو بەرهەمانە. سوپاس بۆ خوای گەورە پشتیوان بوو، سوپاس بۆ جەنابی سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵ ئێمە کە هەمیشە هاندەرمان بوونە هەمیشە پاڵپشتیمان بوونە بۆەوەی ئێمە بتوانین کار ئاسانی زۆر بۆ ئەو خایۆن سەرمایە و ئەو کۆمپانیانە بکەین کە دەیانەوێت لەم بوارەدا ئەسپی خۆیان تاودن. وردە وردە هەنگاوەکانمان بە ئاراستەی ژێرخانێکی ئابووری پتە و لە کەرتی کشتتوکاڵ دەست پێ کردووە کە بە دڵنیاییەوە پێویستی بە بەردەوامیدانە. ژمارەی خانووە پلاستیکەکان لە هەرێمی کوردستان، ژمارەی جوتیارانی خانووەکان 3813 جوتیار، ژمارەی خانوو 29420 خانوو، ڕوبەری تەرخانکراو بۆ خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان 5429 دۆنم، هەلیکار 14807 لە ڕێگای خانووە پلاستیکەکانەوە ڕەخسێنراوە. فراوانبوونی پرۆژە جۆراوجۆرەکان کاریگەری بەرچاویان لەسەر بوژانەوەی ئابووری و ڕەخساندنی هەلیکار بۆ دەستی کاری ناوخۆیی هەبووە و بە شێوازێک هەماهەنگی تەواو لە نێوان وەزارەتە جیاوازەکانی حکومەت هەیە بە مەبەستی ڕەخساندنی هەلیکار بۆ دەستی کاری خۆماڵی و ئێستا پرۆژەکان دەوڵەمەندن بە کرێکار و شارەزایانی خۆماڵی. بۆ وەزیری کشتتوکاڵ ئەمە چیەگەینە کاتێ بینێ لە ڕێی بەرهەمە کشتتوکاڵیەکانەوە دەستێکی ناوخۆ خانمان پیاوان بە یەکەوەی شەکەن لەم کێڵگانە و تا چەند ناتوانی وتانە هەلیکار بڕەخسێنن؟
طبعا ئێمە لە دوای دەست بەکاربوونمان بیرمان لەوە کردەوە کە قانونێکدا بنین ئەو قانونە مافی ئەو کەسانە بپارێزێ کە لە کەرتی کوشت و کاڵدا کار دەکەن و لە هەمان کاتیشدا تەشجیعێک بێ بۆ ئەو کەسانەی کە لە ناوەندە ئەکادیمیەکاندا ینی داخوازی پێشکەش دەکەن کۆلێژەکانی کوشت و کاڵ و ڤێتەرنەری هەڵبژێرن قانونی سەرپەرشتیارانی پرۆژە کوشت و کاڵیەکان ئێستا ئێمە ئەم قانونە بەرکارە تعلیماتی خۆی هەیە و مدیریەتی عامەی کوشت و کاڵی پارێزگاکان و بەڕێبەراتی گشتی ڤێتەرنەری بەڕێبەراتی گشتەکانمان بە گشتی ڕاست پاردووە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئێمە سەرپەرشتیار دادەنین بۆ پرۆژەکان. طبعاً بۆ من مای خۆشحاڵیە ئێمە دامەزراندنی هەر کارگەیەکی کشت و کاڵی هەر پرۆژەیەکی کشت و کاڵی دەیان و سەدان دەرفەتی کار دەڕەخسێنێ بۆ خاتونەکان و بۆ پیاوان ینی بڵێن کوڕانی گەنجی خۆمان بۆ ئەوەی کە کار بکەن من ئومێد دەکەم یعنی گەنجی ئێمە لە ناو پرۆژەکانی خۆماندا خۆی ببینێتەوە واتە کار بکات و ئەوانە پێویستمان بەوە نەبێت کە ئێمە کرێکارێکی بیانی بێنین لە هەرێمی کوردستاندا کار بکە بۆیە بە دڵنیاییەوە لە ڕەخساندنی دەرفەتی کاردا من پێم وایە زۆرترین هەلیکار لە وەزارەتی کشت و کاڵ و لە سێکتەری کشت و کاڵ و لە بواری هەم کشت و کاڵیەکەی هەم لە بواری ئاژەڵداریەکەیەتی و ئێمە لە قانونەکەدا سەراحەت بەپێی بڕگە و مادەکانی وازەحە کە تعلیماتمان بۆ داناوە لەگەڵ هەموو سەرمایه‌دارەکان کە لەم مجالەدا ئیش دەکەن قسەمان کردووە ئێستا خەریکی دامەزراندنی سەرپەرشتیارەکانین لە پرۆژە کشت و کاڵیەکان بۆ ئەوی دەرفەتیان هەبێ و ئەوەی کە بۆ من ژمای خۆشحاڵیە مادەیەکی تێدایە کە دەڵێت ئەو کەسانەی کە کار دەکەن دەتوانن خۆیان تۆمار بکەن لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و دواتر دەتوانن سوودمەند بن لە خانە نشینی کە ئەمە تەشجیعێکی گەورەیە چکە خەڵک کە ناچێتە کەرتی تایبەت یەکێک لە هۆکارەکانەوەی دەڵێ من ناتوانم کە تەمەنم چۆ سەر تەقاعود بم بەڵام ئێمە دەمانەوێت بەڕاستی خەبیری ناوخۆی خۆمان پێک بگەێنین و سوود لە ئەزمونونەکانیان وەربگرین و ئەم قانونە بێتە پاڵپشتێکی گەورە بۆیان ئەگەر لە بەڕێسان پرسم وەکو کەسی یەکەمی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە تەمەنیەم کابینەیە شۆڕشێکی کشت و کاڵی بەرپا بوو من ئیمشەو گوێم لە بەشێک لە وتارەکانی خۆم دەگرتەوە نزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا 2 ساڵ و نیو بەر لە ئێستا لە یەکێک لە ینی کۆنگرە ڕۆژنامانی کە بەشداریم کردووە باسی ئەوە دەکەم دەڵێم ئێمە ینی دەمانەوێت شۆڕشێکی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین ئێستا من کە بەشێک لە بەرهەمی ماندووبوونەکانی وەزارەتی کشت و کاڵ بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەت دەبینەوە پێم وابێ دەستمان پێکرد بڵێ دەستمان پێکردووە چکە زۆر شتکرا لە هەرێمی کوردستاندا کە لە ڕابردوو وجودی نەبوو و زۆر فکری تازە هاتە ناو کللتوری ئێمە بۆ کشت و کاڵکردن کە لە ڕابردوو پەیمان پێ نەبردبوو لەبەرەوە بە دڵنیاییەوە یعنی هەنگاوی گرنگ لە بواری شۆڕشە کشت و کاڵیەکە دەستمان پێکردووە پێویستمان بە تەقوی زیاترە پێویستمان بە دەعمی مادی زیاترە پێویستمان بە پاڵپشتی گەورەی زیاترە وەکو وەزیرێک لە تەمەنی کابینەی نوێمدا هەستەکەی دادپەروەر بووی ئەوەی لەسەر توانا و ڕەنج و شانی تۆ بە وەکو وەزیرێک کرده بێتت هەنێ جارەڵەیە چون شەڕم کردەوە بۆ بابەتە بۆی بەدەستی بێنین خۆت زۆر ناخۆشە باس لە خۆت بکەیت بەس تۆ باسی کار و چالاکیەکانی خۆت بەس دەمێ ئەوە بڵێم بڕوات هەبێ لەسەر زۆربەی هەرە زۆری ئەو شتانەی کە فکری وەزارەتەکەم بووە و ویستومە بەدەستی بێنم بەڵێ بە دڵنیاییەوە شەڕی خۆمم کردووە من خۆم ویژدانم ئاسوودەیە ئەوەی کە لە هزری مندا بوو ئەوەی کە لە بەرنامەی مندا بوو ئەوەی کە لە توانای مندا بوو بە ماندووبوونەوە ینی درێخیم نەکرد لە وەزارەتی کشت و کاڵ و درێخیم نەکردەوە بەڕاستی سوێندم خوارد کە ئەرکەکانی سەرشانم بە ئەمانەتەوە جێبەجێ بکەم ئەگەر لە بەڕێستان بپرسین لە نێوان جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ ساڵانی داهاتوو کامیانە ڕەبژێری وڵی لە ڕاستیدا خۆشەویستێکی زۆرم بۆ کشت و کاڵ پەیدا کرد لەبەرەوەی هەرچەندە اختصاسەکەی من زراعە نەبوو بەس پێم وایە خزمەتکردنی خاک و کەشوهوایەکەی خۆم یەکێکە لە هەنگاوە هەرە پیرۆزەکان کە ئەو خیبرەی وەرم گرتووە بە دڵنیاییەوە کشت و کاڵ هەڵدەبژێرم. لە ماوەی تەمەنی کابینەی نوێمدا داتا و ژمارەکان ڕوونن بۆ بەرەو پێشچوونی سێکتەری کشت و کاڵی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە کۆمەڵێک دەستکەوت و ئەنجامەوە کاریگەریان دروست کردووە گرنگترین هەنگاویش هەبوونی خواستی بازاڕە بیانیەکانە و هەناردەکردنی بەرهەمە خۆماڵیەکانە بۆ وڵاتانی ناوچەکە.